هاتوون بۆ بنکەکانی شارەوانی کەرکووک تا لە دوایین ڕۆژەکانی ناوتۆمارکردن بۆ بەتاپۆکردنی خان و زەوی زیادەڕۆ بێبەش نەبن. هاوڵاتیان داواکارن وادەی ناوتۆمارکردن زیاتر بکرێت، بە گرنگیشی دەزانن بڕیاری بەتاپۆکردنی خان و زەوی زیادەڕۆ لەلایەن حکومەتی عێراقەوە خەمساردی لێ نەکرێت پەلە بکرێت لە جێبەجێکردنی. لە شاری کەرکووک خەڵکێکی زۆر هاتوونە معاملە تەقدیمەکەم بۆ خانی تاپۆ و بڕیارێکی زۆر باشە لەبەرەوەی تاپۆ لەم شارەیە زۆر گرانە و خەڵکیکی چین و هەژار شێ لە عەرز و یان لە خانی زیادە ڕۆیەتان و هەر جاری لایەنی گێچەڵیان پێکە و ئەم بڕیارێکی باشە و خەڵکەکەش لە دڵە ڕاوکیان نامێنێتەوە و خەڵکی چین و هەژارش بۆ خۆیان سترە بن. هەیە توانای نییە بە 6 ملیۆن خانوێ بکڕێ. ئەمە یارمەتێکی زۆر چاکە بۆ فەقیر و هەژار بۆ ینی کەم دەرامەت، ینی زۆر شتێکی باشە. بەرەوەڵە داواکەین بە زووترین کات جێبەجێ بکرێ کەوا لەوانەیە بۆ زوێ ترش ئەوەی پێ نەگەیە زوێ ترش تەقدیم کە. ماوەی 90 ڕۆژ دیاری کرا بۆ تۆمارکردنی خان و زەوی زیادەڕۆ لە 6 کەرتی شارەوانی کەرکووک. ئێستا ئەو وادەیە چەند ڕۆژێکی ماوە و بەرەو کۆتایی دەچێت. تەنها لە کەرتی 3 شارەوانی نزیکەی 25,000 ناو تۆمار کراون کە داواکارن خانوە زیادەڕۆکانیان بکرێت بە تاپۆ. بەڕێوبەری کەرتی 3 شارەوانی دەڵێ بڕیاری بە تاپۆکردنەکە بۆ هەموو عێراقا، ئەوان گەشتبینن لە جێبەجێکردنی بڕیارەکە. ئەگەر قەرارێکە فقط لە سنووری باڵێن شاری کەرکووک بێ بۆی هەیە احتیمالە هەندی ڕێگیری هەبێ، احتیمالە هەنی عواقب هەبێ بەرامبەرە، بەس ئەمە مادام قەرارێکە لەسەر ئاستی باڵێن وڵاتەکەیە ئینشاڵڵا کەوتە بواری جێبەجێکردنەوە چونکە بە خۆ دەزانی نە شارێک و نەدوانە هەڵەبجەوە 19 باڵێن محافەزەمان هەیە، پارێزگامان هەیە، ناتوانێت ئەم بڕیارە باڵێن ئلغاکاتەوە دوای ئەوکەوە دانیشتنەوە کۆبوونەوەیان بۆی کردو و بەڕیارێکیان بۆی دەرکردووە. لە چوارچێوەی بڕیاری ژمارە 320 ساڵی 2022 حکومەتی عێراق ڕێکارەکانی بە تاپۆکردنی خان و زەوی زیادەڕۆی دەرکرد. لە یەکەم هەنگاودا لە بنکەکانی شارەوانی پارێزگاکانی عێراق ناو تۆمارکرا. بەپێی ئامارەکانی شارەوانی تەنها لە کەرکووک نزیکەی 100,000 مامەڵە بۆ تاپۆکردنی خان و زەوی زیادەڕۆ تۆمار کراون. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، کەرکووک.